مەوزوعی دارستانت باس کرد تەوارخان ئەو بڕینەوەی ئەو دار و دارستانانی کوردستان شتێکی نوێ نەبوو بەڵام تەقیەوە با بڵێن لە ئەنجامی ئەوەی کە ئەوەنە گەورە بوو ئەوەنە زۆر بوو گەیشت بە خەڵکەکە ئەگەرنا دەمێکە ینی تورکیا مامەڵاکە لەگەڵ ئەو ناوچەی وەکو شوێنی خۆی وەکو کەسێکی وەکو داگیرکەر وەکۆی کتر بڵێن بۆی لواوە ینی با بڵێن ڕێگا ئازادە بۆ ئەو بۆ بەڵام من هەستەکەم ڕاستە لە سوسیال میدیای من بینیم لە کە خەڵک هەموو ڕسمیاندانە وێنیاندانە و دار بڕایەوەە بەڵام ئەوە هەڵوێستی تاکە کەسیات هەڵوێستی تاکە بەڵام ئەو هەڵوێستەی کە ئەبواە ببرایە ینی بکرایە بەرامبەر ئەو دار بڕینەوەیە ئەوە ینی ئەوە تاوانە ئەوە تاوانی نێودەوڵەتی ئەوەی کە تورکیا ئەیکا بەڵام ئێمە بەداخەوە بڕوامان نەک بڕوامانەوە هەر وایشە نێودەوڵەتیش بۆ ئێمە ناکە تەنها ئینسانەکان خۆیان ئەتوانن داکۆکی لە ماف و خاکی خۆیان بکەن کە لە ئێستاە لەواچەیە ئەوە نەکرێ با بڵیان نەکراوە ئەگەرنا وەکو ژینگە وەکو وێرانکردنیژە وەکو ئیکۆسایدی ژینگە خۆ من بابەتێکشم لەسەر ئەوە نووسی ئەم داربڕینەوە ئەمە ئیکۆسایدی ژینگەی کوردستانە لە باشووری کوردستان خۆ هەر لە باشووری کوردستان ناخۆ لە باکووریش ئەو هەر کردوێتی بەڵام ئێمە ئەو هەموو هکتار زەوی وزارەمان با بڵێن ئەو دارستانەمە خۆ هەر دارستانەکە وێران نەبێ ئەگەر یەک کەسێک لەبارەی ژینگەوە ئەگەر لێکۆڵینەوەی هەبێت لە زانستی ژینگەیە قاڵ ببێتەوە ئەزانێت کە ئەوە تەنها بڕینەوەی دارستان نیە ئەوە لە ناوچوونی فرەزیندەوەریشە مەبەسمان لە فرەزیندەوەر چێت تۆ کۆمەڵێ شانەی هەنگت هەیە کۆمەڵەیە دار و دارستانت هەیە کە لە بن دارەکانە لە پەنایەکە کۆمەڵێ زیندەوەری بچووک ئەژێن ئەو زیندەوەرە بچووکانە ئێستا لە لای ئێماڵێن ئەوانە هیچ نین با لە ناو بچن بەڵام ئەوانە بریتین لە زنجیرەیەک لە ئەلقەیەک یا با بڵێن بریتە لە ئەلقەیەک لە زنجیرەی گەشە سندنی مرۆڤایەتی گەشە سندنی زیندەوەر خۆی لەبەرەوەی مەسەرەن هەندێ لەو فرە زیندەوەرانە هەنکە مادەی زیان بەخشی ناو خۆڵەکە لە ناو ئەبن هەندێک لەوانە کە با بڵێن هەنگ کۆمەڵێ ئێمە هەنگمان بەسمان ئەوە نییە کە هەنگوین دروستەکە ئێمە کۆمەڵێ زیندەوەرمان هەیە کە کردداری پیتاندنی بە کردداری پیتاندن بەرهەمی کشتتوکاڵیمان بۆ زیادەکە چکە هەندێ بەرهەم هەیە بە بۆنەی پیتاندنەوە بە پیتاندن دروستە بێت کە ئەویش لە هەڵاڵەکەیەوە ئەبرێ بۆ گوڵەکانی تر کە ئەوش تەنها هەنگەکان یا با بڵێن پەلەوەرەکان ئەیکەن مێشەنگەکان ئەیکەن ئەو کردارانە اینجا بۆیە مەوزوع ئەمە تەنها قڕکردنی دارستان نیە ئەمە قڕکردنی فرە زیندەوەرە ئەمە تێکدانی ژینگەی ناوچەکەیە کۆمەڵێ کێشەی تر دروستە بێت کە ئێمە لێرە بێ ئاگاین لێ دەوڵەتی عێراقیش دەوڵەتێکی لە ئێستا دەوڵەتێکی لاوازە ناتوانێت هیچ بکەیانی ئەوە چەند جارە ئەچن بۆ ئەوێ هێشتا تورکیا هەڕەشیان لێکاڵێ بێ دەنگ بن ینی وەکو دەوڵەت بەڕای من ناتوانێت بەرامبەر تورکیا کە ئەگەر هەروە بمێنێتەوە ئەمە یەک دووەمیان وەکو ئێمە وەکو خۆمان باشتر وایە بێدەنگ نەبین باشتر وایە هینەکان بخەینە ڕوو ینی خەڵک تێبگەێنێ وشیاری زۆر گرنگە وشیاری ناو کۆمەلگا زۆر گرنگە ئێمە وشیاریمان لە هەموو لایەکەوە پێ بۆ بە فیرۆنەدانی ئاو پێویستمان بە وشیارێکی زۆرە بە تایبەت ژنان بە تایبەت دایک با بڵێن ئەوانی کە زیاتر ئەو بەکارێن لە ناوماڵەکەیە بۆ ئەوەی کە بۆ ئەو هێرشە ژینگەیانەی کە تورکیا ئەی خاتە سەر ئێمە بۆ ئەو شەڕە خۆ تەنها تورکیا تەنها دارەکە نابرێتەوە تۆ بووم بدلێدا چەکوتەقەمەنی بەکارێنێ شەڕ ئەکا ئەمانە هەمووی بۆ ژینگە و بۆ ئاو بۆ پیسبوونی خاک و هەوا و ئاو هەمووی کاردانەوەی هەیە اینجا ئێمە چی بکەین ئەبێ بێدەنگ نەبین بەڕاستی بەڵام بێدەنگ نەبوونەکە ئەگەر هەروە تاک بێت ئەو کاردانەوەی نابێ بەڵام ئەگە یەکگرتوو بین و هەمووی وەکۆی بەڕێزت باست کرد لە ئەوەی دەریای ڕەش تر ئاوایە ینی خاک خۆشەویستە ئینسان ئەبێت بێدەنگ نەبێ بەرامبەری ئێمە یان ئەگە سەردەمی بەعز بێنینەوە بیری خۆمان چیمان ئەکرد بەوانمان وت نە اینجا ئێستا لە ئێستاە تر ئەو بەڕاستی نەئێکی لاوازە